سەروەر کەمال هاواری کە بەڕێزیان بیرکاری وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان. بەخێر هاتی کاک سەروەر، سپاس بۆ ئامادەبوونت. بۆچی بە گرنگیەوە لە سەردانەکەی سەرۆک وەزیران مەسرور بارزانی دەڕوانرێت بۆ ئەمریکا؟ بێگومان سەردانەکەی سەرۆک مەسرور بارزانی بۆ ئەمریکا لە کاتێکی هەستیاری سیاسی و پێشەوەچوونی ڕەوشی ئابووریە لە ناوچەکە، هەم لە شەرقی ئەوسات هەم لە کەنداو، و بێگومان هەڵگری پەیامێکی ڕوونە کە بەهێزی هاوبەشی استراتیژی لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان بەردەوامە. هەروەها ئامانجەم سەردانە بێژگەلەوەی کە تەوکردنی پەیوەندە دیبلۆماسی و سیاسیەکانە لە هەمان کاتە دەرگاکردنەوەی دەرگایەک و ئاسۆیشی ڕوونە بۆ پەیوەندی ئابووری و هاوکاری و وەبەرهێنان لەو کەرتانەی کە لە هەرێمی کوردستان دەتوانرێ سوودی لێوەربگیرێ لە نێوان هەردوولانە. باشە. کۆبوونەوە و ئەو گرێبەستانەی کە ئەنجامەدرێن تا چۆن کاریگەری لەسەر ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانە هەیە؟ طبعاً ئەتوانین ئێمە بە دوو قۆناق باسی ئەو کاریگەریانە بکەین لەسەر هەرێمی کوردستان بەگشتی نەک تەنها لەسەر ژێرخانی ئابووری. واژۆکردنی ئەم گرێبەستانە پێگەی سیاسی هەرێمی کوردستان بەهێزترەکە لەسەر ئاسی جیهان و لە دوورمە و داشا لە درێژخانیشە ئەوەیە کە بژانەوەی کەوبەرهێنان لە کەرتی وزە و لە بواری بە بازرگانی و ئەم بابەتانە دەبێتە هۆی بژانەوەی کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان، لەبەر ئەوەی گرێبەستەکان زیاتر لە بواری وزە و نەوت و گازن کە هەم هەرێمی کوردستان و هەم عێراقیش ئەتوانێت سوودی لێوەربگرێ و پێگەی هەرێمی کوردستان لە ناوچەکە و لەلایەن عێراقیش بەهێزەکە و لایەکی کەشەوە ئەبێتە هۆی ڕاکێشانی سەرمایی دیکەی بیانی هەر تەنها کۆمپانیای ئەمریکیەکان نا. چونکە ئەگەر ببینین لە ئێستادا سەردان و دیبلۆماسیەتێکی ئابووری زۆر ڕووی لە هەرێمی کوردستانە. ئێمە لە وەزارەتی بازرگانی هەفتانە پێشوازی لە شاندا بیانیەکانەکەین یاخود لە پاشکۆ بازرگانیەکانیانەکەین دەیانەوێت لە هەرێمی کوردستان دەرفەتی سەرمایە گوزاری و کاری بازرگانی و کارگە و بن بە هاوبەشێکی ئابووری و بازرگانی لە هەرێمی کوردستان. ئەم سەردانانە ئەم پەیوەندە دیبلۆماسی و سیاسیانە ئەم پێگەی هەرێمی کوردستان زیاتر بەهێزەکە. باش، کاتە چاوەڕوانی کاریگەری گەورە بین لەسەر ئابووری هەرێمی کوردستان و ئاماژەت بە کەرتی بازرگانیش کرد کە دێن و سەردان ئەکەن لە ڕووی کەرتی بازرگانی شۆ گرنگی هەیە. دەمە بزانم چ لێکەوتێکی ئەرێنی بۆ سەر کەرتی پیشەسازیش بێت؟ بێگومان کاتێک داهاتی وڵاتێک زیادە کە هەرێمی کوردستان هەر ئەگەر لە زانستی ئابووریە سێریکەی ئەم داهاتە دەکرێت کەرتەکانی تری پێ بژێنیتەوە، ینی کەرتی بازرگانی، کەرتی پیشەسازی، کەرتی کشت و کاڵ کە ئەتوانین وەکو شادەماری ئابووری هەرێمی کوردستان سەیریکەین و ئەمە دەبێتە هۆی ئاڵگۆڕی تەکنۆلۆژیە لە لایەکیکەوە جگە لە کۆمپانیای ئەمریکیەکان کۆمپانیا جیهانیەکان ئەتوانین بڵێن، چونکە پتێونەتە ئەمریکا کاریگەری لەسەر هەموو ژیان هەیە، هەم لە ڕووی سیاسی، هەم لە ڕووی سەربازی، هەم لە ڕووی ئابووریشەوە. کاتێکە ئەمریکیەکان دێن گرێبەستی 110 ملیاری واژۆکن لەگەڵ هەرێمی کوردستان، هەرێمی کوردستان ئەبێتە نقطەی سەرنجڕاکێشانی کۆمپانیا جیهانیەکان و ئەمەش ئەبێتە هۆی ئاڵگۆڕ و شارەزایی، ڕەخسانی دەرفەتی کار، ئاڵگۆڕی زانیاری و تەکنۆلۆژیا کە هەرێمی کوردستان لە ئایندەیەکی نزیکە ئەتوانێت سوودی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لەم گرێبەستانە وەربگرێت. باشە، حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند ئەتوانێت جێگەی خۆی لە ناو سیاسەتی نێودوڵەتی بەم پەیوەندیانە بەهێزتر بکە، پتەوتر بکە؟ طبعاً هەرێمی کوردستان مێژووکی دێرینی لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە. هەر لە دروستبوونی قەواری هەرێمی کوردستان لە ساڵی 1992 ئەمریکیەکان پاڵپشتێکی ڕاستەوخۆی ئەو قەوارەیە بوون. لە ئێستاشدا کە بڵین ئەو ماوەی کە ئەو ئاڵنگاریانی کە لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانە لەسەر سربەخۆی بوونی هەرێمی کوردستان لە گرێبەستکردن لەگەڵ کۆمپانیا ژیانیەکان لەوانەیە جۆرە ساردبوونەوە، جۆرە بابەتی یاسایی وەکو ئەوەی محکەمەی پاریسە بوو، بەڵام ئەم سەردانی جەنابی سەرۆکی حکوومەت ئەتوانم بڵێم ئەو تەمومژە ئەڕەوێنێتەوە و دەرگایەکی تر و ئاسۆیەکی فراوانتر بۆ هەرێمی کوردستان بۆ عێراقی شکاتەوە. باشە، حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی ئیدارێکی باشی پەرەپێدانی زیاتری تەواوی ئەو ژێرخانە بکات کە
ئێستا هەیە و کاری پێ بکات و بخاتە چۆنەڵە بخاتە مەدانی ئەم جیهانەی کە پڕە لە ململانەی ژێرخانی ئابووری لەلایەن وڵاتانەوە. طبعا هەرێمی کوردستان لەسەر بابڵین حکوومەتی هەرێمی کوردستان کابینێنەوە ئەگەر بە تایبەتی قەست بێ لە مانجی 9 ساڵی 2019 لە مانجی حەوتی ساڵی 2019 کەم کابینەیە دروست بووە چەندین ئاڵنگاری چەندین کێشەی یاسایی کێشەی سروشتی مەسەلەوەی کۆرۆنا ئەمانە هەڵبەز و دابەزی نرخی نەوت هەڵبەز و دابەزی نرخی دۆلار ئەمانە ڕاگررتنی هەناردەکردنینەوە بەڵام کاری نەوعی کراوە کاری جۆری کراوە بۆ نمونە کار لەسەر ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان کراوە کار لەسەر ژێرخانی ئاسایشی خۆراکی هەرێمی کوردستان کراوە ئێمە لە وەزارەتی بازرگانی لە ماوەی ئەم 5 ساڵەی کابینەدا 3 سایلۆمان هەرێکی بە قەبارەی 40,000 تن کردوێتەوە و ئێستا سایلۆی هەڵەبجەش لە بەردەستایە و ئێستا لە تەندەرینە سایلۆی زاخۆش یعنی ئەمانە هەمووی ئەبێتە تەوکردنی ژێرخانی ئاسایشی خۆراک لە لایەکەوە کە دروستکردنی بەندا و دروستکردنی پۆند و گلدانەوەی ئاو ئەمانە کەوەکو باسم کرد کشت و کاڵ ئەتوانین ئێمە استیغلالێکین وەکو کەرتێکی زۆر ژیاری وەکو کەرتێکی زۆر حەیوی استیغلالێکین بە دڵنیایی لە لایەکەوە بە دیجیتەڵکردنی خزمە گوزاریەکانی هاوڵاتیان کە ئەمە ینی لەسەر ئاستی جیهان بۆی هاوڵاتی کولفەی وەخت و کولفەی هاتوچۆ و لە شارێکە بۆ شارێکیکە ئێمە لە وەزارەتی بازرگانی هەر بۆ ئەو بابەتە پێشتر هەموو بازرگانەکانە هاتنەوە هەولێر بۆ مۆڵەتی هاوردە و هەناردە کە کاڵایشیان هەبووە بیان بردایەتە دەرەوە یاخود بیانێنێتە ناو دەبووە باتیانە بڕەبەری گشتی بازرگانی لە وەزارەت مۆڵەتەکان دەربێنە ئێسێمە لە هەموو دەواازەکان بنکەی بازرگانیمان کردوێتەوە لە پەروێزخان لە حاجی ئۆمەران لە ئیبراهیم خەلیل لە باشماق لە هەموو ئەو شوێنانە بنکەی بازرگانیمانێ و حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری کردوین و بازرگان لە مامەڵەکانی خۆی تەواوەکە و بە ئۆنلاین دێتەوە ناو وەزارەت و هیچ جۆرە کاتکوشتن و خەرجێکی لە ئەستۆ ناکەوێت و لە بوارەکانی ترا لە بواری بانکیە هەرێمی کوردستان ینی هەنگاوێکی زۆر گرنگی ناویش ئەوە بوو کە پرۆژه هەژماری من و بستەمکردنی موچە و ئەمانە یەکێکە لەو کارانەی کە لە کابینەکانی لەم کابینەیە ئەتوانین بڵێن بە دەستکەوتێکی گرنگ هەژمارەکرێت خاڵێکی تریش بواری لە بواری مالی بابڕین ڕێخستنەوەی بوجە دارایی ڕێخستنەوەی بوجە خەرجیەکان ئەمانە هەمووی لە بواری زەریبی دەواازەکان ئەمانە هەموو کۆمەڵەکارێکن کە لە کابینین و ئەنجامدرا. بەڵێ ئێمە دەستخۆشیت لەکەین سەربەر کەمال هاواری بریکاری وەزارەتی بازرگانی پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان میوانی کوردستان 24 سپاس بۆ ئامادەبوونێت. زۆر سپاس بۆ ئێوەش.